لە هۆڵی ڕۆشنبیری قەزای چەمچەماڵ کە ژمارەیەکی زۆر لە لێپرسراوانی حکومی و کەسایەتی ڕۆشنبیرەکانی قەزاکە ئامادەبوون فیلمێکی دۆکۆمنتارین مایشکرا. فیلمەکە گزارشی دەکرد لە مێژووی قۆناغا ڕۆشنبیرەکانی قەزای چەمچەماڵ و گرنگجیدان بە توانا و لێهاتووی خانمان. تانەکەم بۆ کەرنەڤاڵی ئینتەرویوی شارەکەم شاری چەمچەماڵ لەم کەرنەڤاڵ و مەرەسیمەدا ئەمڕۆ ئێمە ئامانجمانەکە لە پیشاندانی ئەو کورتە ڤیدۆیی هەمانە مێژووی شاری چەمچەماڵ و ئەو شارستانیە تێدێرینەی لە چەمچەماڵدا هەیە بە هەمووان بناسێنین و بە بیرەوەری من ئەمە یەکەم کەرنەڤاڵی لەو شێوەیە لە شارەکەدا ئەنجام دەدرێت و هیوادارم بەردەوامی هەبێ بۆ ئەوەی بتوانرێت شارەکە وەکو ئەو شارستانێتی و مێژووە پڕشانازیی کە هەیەی لە پاراستنی ڕەسەنایەتی و کللتور و فەرهەنگی شارەکە بەبێ جیاوازی لە ڕەنگ و ئایدیا بەو هەموو هۆزە جیاجایی کە لە شارەکەدا دەژی بتوانن بە تەبایی و برایەتی ڕوویەکی جوانی گەشی شارستانی لە شارەکەدا پیشانی هەمووان بدرێت. ئەو فیلمەی کە لەسەر مێژووی شارستانیەتی چەمچەماڵ وەکو ئینتەرویویەک بۆ چەمچەماڵ ئامادە کراوە دەربارەی ناساندنی شارەکەی لە ڕووی مێژووی کللتوری بازرگانی و هەروەها ئاستە جیاوازەکانی ڕۆشنبیری لە شارەکەدا و مێژووی ڕۆژنامەگەری لە شارەکەدا و کورتە ڤیدۆییە کە سەبارەت بە مێژووی شاری چەمچەماڵ و بەشداربووان لەم کەرنەڤاڵەدا یاخود بڵم لە ئینتەرویوی چەمچەماڵدا تەواوی دانیشتوانی چەمچەماڵ بەرپرسانی حیزبی حکومی ئامادەی ئەم کەرنەڤاڵە بوون. میدیاکاران و ڕاگەیانکاران ڕۆڵێکی گەورە کاریگەریان هەیە لە گواستنەوەی ئامانجەکانی ئەم مەراسیمە کە هیوادارین بە جێگەی خۆی بگات و چەمچەماڵش وەک شاری شارستانیت ئەو شارێک کە یەکەم هەنگاوی شارستانێتی مرۆڤایەتی تێدا هەڵگیراوە بتوانرێت بە دنیای دەرەوە بناسێنرێ و ئاشنایەتیەکیش بێ بۆ نەوەی داهاتوو لە شارەکەدا. لێستادا سەڵ و بەوتن و مزگەوتە چەمچەماڵ هەیە کە لەلایەن بەڕێوەبەراتی و قاتی چەمچەماڵ سەرپەرشتی دەکرێت. چەمچەماڵ و ئاوەدانی لە ساڵی 1930 چەمچەماڵێکەمین شارووە لە کوردستان کە یادی نەورۆزی تێدا کراوەتەوە وەک جەژنێکی نەتەوەیی ئاهەنگەکە لە پاڵ قەڵای